أدبيات كردية أدبيات تريشة لذا سؤالي بوجود كيكا عقل بو أهميتك هذه بول عرفانا رتكي كنوشي هورمان نوشي كبرستي لهمور ريكواج جدستا ديال هورمكان لسانستا للدبا للروشنبيريا لكلفورا وأم نوشي شجرنا للريميجيوا كابو جيجي خويتي كوات تشندين كونفرانسو مهرجاناتي وبجيريت كبايخ بريبا هەوڵەکانی ئەم ناوچەیە لە خزمەتی لینەتەوەکەیان و ئاینەکەیان و هەموو بوارەکانی تریژە. ئەو باسانەی کە ئەمڕۆ تاوتوی کرا سەرەتا باسی چەمکی گۆران بوو و چەند وتارێک لێرەدا پێشکەشراکەیەکی لەوانە نواندنەوەی ژن لە شاهنامەی کوردیدا بوو یەکێکی تری جیاوازی بۆ نمونە زار و شێوەزار و زمان و ئەم شتانە بوو کە تایبەت بە زمانی گۆرانی کرا و تایبەت بە ئەمانە بڕێک باسمان تاوتوی کردەوە. دەکرێت بڵین ئەم جۆرە هەمایشانە لە تەواوی بوارەکاندا بە تایبەت بواری زانستە کۆمەڵایەتیەکان وەکو زمان کۆمەڵناسی مێژوو کاریگەریکی زۆری هەیە وەی کە ئێمە بتوانین هەورامان بناسینین و ئەو تایبەتمەندیانەی کە ناڕۆن بۆ بوویمە و نادیار بووە تایبەت بە هەورامان بۆمان ڕۆن بکرێتەوە بخڕێتە ڕۆ. من وازن كده مشتريات الوسكة حتى متأسفانة ما تواني شخصي موري بناسي بدوية خارج إنسان يجي كل بالآخرة بيهاتي بالآخرة ورفاداتي أو من مسلسة مع عربية وفارسية وردي فرنسية شكلية افتاري كوب هذه كيف نفتكر وسكة وعملي بزاف قشوانا بتكرار توانم بلين براسي كونغري كيف رب كلكبو زور وتاري باش كندايوا لسر هورامان باسي زور كرا لسر موسیقای هەورامان لەسەر مێژینەی هەورامان لەسەر کار و پیشە لە هەوراماندا و ئەو هەڕەشانەی کە لەتمە ئەدەن لە بنەباس لە گەشتیاری کرا لە هەورامانە ئەبێ فەرهەنگی گەشتیاری بەهێز بکرێ هەن لە خودی هەورامانە و هەم فەرهەنگی گەشتیارانیش ئاستی فەرهەنگەکەی ببێتە سەرەوە. هەر هونەرێ هەرچی کوردستانە بەشە شەنەنە ئی هەورامانە سازمانی بێمەرز دکترا بەری افتخارن بەرێ بەشەری قەڕها چێوە وڵات و تۆنە بنەڕەت نریاچی کەش و کۆنە زەڕ و حەکیمی و دەوا